جهولير رئيسدار علي سعيد ريفبري داتا و زانياريان لناوندا هف آهنگی و قیرانان لوزارت نافخوا یا هرما کردستان لگلمه دم باش رئیسدار علی و سپاس بو آماده بونا و دسپیک بلان بزانی نها هجمارا داوی یا آوره و پنابرین لهرما کردستان چنده؟ زۆر سپاس بۆ دەرفەتە هەڵبەتە ئێستا لە هەرێمی کوردستان 913,311 کەس وەکو ئاوارە و پەنابەر تۆمار کراون لە کۆی گشتی ئەو تۆمارکردنی ئاوارە و پەنابەران 624,161 کەسیان وەکو ئاواری عێراقین و 253,365 کەسیان پەنابەری سوورین 7,800 کەسیان پەنابەری تورکین 8,343 کەسیان پەنابەری ئێرانین 640 کەسیان پەنابەری فەڵەستینین و نزیکەی 1,010 کەسیان متفەرقن بە شێوەیەکی گشتی 271,151 کەس وەکو پەنابەر لە هەرێمی کوردستان تۆمار کراون ئەمە سەر ڕایبوونی 624,161 کەس وەکو ئاواری ناوخۆی عێراق لە هەرێمی کوردستان هەڵبەتە پرانی ئەوانە لە شار و شارچکەکانی هەرێمی کوردستان دەژین و 36 کەم پیشتەرخان کراون بۆ سەرجەمی ئاوارە و پەنابەران بە کۆی گشتی دەکەم بۆ پەنابەران و 26 کەم پیش بۆ ئاوارە ناوخۆیەکان عێراق باشە هەمووان کەسان و هەمووان کەمپان ئالیکاری پێویستن زوو ئالیکاری پێویستن دەوارێن جودا جودا دەکەتن جودا جودادا هەر تاکە کەسێکی چەند خەرجیاوی هاتیە تومارکردن لەسەر حکوومەتە هەرێما کوردستانێ و یا کەمپانژی دەمەکە دیارکریدا یا مەهانە بە یان یا ساڵانە بە ئەگەر دە تومارێن وادە هەبە بەڵێ طبیعی ئێمە معیارێک هەیە طبیعی ئیش لەسەر ئەو معیارە دەکرێتن وەکو ستانداردێک 2.6 دلار بۆ هەر تاکێک پێویستە لە دابینکردنی خزمەتگوزاریە سەرەتاییەکان ئەمە بێجگە لەو با بڵێم پێداویستیە پارسێڵەکانی خۆراک پارسێڵی پاکردنەوە هەروەها ئەو خزمەتگوزاریە فریا گوزاریانەی کە لە حاڵەتی ئێمرجنسی پێویستیان پێە بۆیە بە نەتیجە ئەگرات ئەو 2.6 دلارە کە بە معیاری عێراقی بەپێی ستانداردی بانکی مرکزی عێراقی کاتە 3400 دینار بۆ هەر کەسێک لەو ئاوارە و پەنابەرانە لێکدانی 2.6 لێکدانی کۆیشتی ژماری ئاوارە و پەنابەران بکەین لە هەرێمی کوردستان لێکدانی 30 ڕۆژی بکەین لێکدانی 12 مانگی بکەین لە ساڵێکدا پێویستمان بە 854 میلیۆن دلار هەیە ساڵانە بۆ تەختیەکردن و کەڤەرکردنی پێداویستیە مرۆییەکان لە بابی با بڵێم خزمەتگوزاریەکان بۆ ئاوارە و پەنابەران بەگشتی لە هەرێمی کوردستان باشە ئەف خەرجیە نەها ژالێکی بەتێنە دابینکردن ji bilî حکوومەتە هەرێما کوردستانê لە ڕاستیدا بەشی شێری ئەو خەرجیە حکوومەت هەرێمی کوردستان دابین دەکات ئێستا 5 سێکتەر بە تەواوی حکوومەت هەرێمی کوردستان تەبەنی کردووە کە بریتە لە ئاو کۆکردنەوەی پاشماوەی کە پێ دەڵێن کۆکردنەوەی گلێش گاربەج کۆلەکشن هەروەها مەسەلەی پەروەردە مەسەلەی تەندروستی بەشێکی کارە باش هەموو ئەوانە حکوومەت هەرێمی کوردستان ئەمە سەر ڕای دابینکردنی با بڵێم شوێن بۆ کەمپەکان وەروها ینی زەمانەت و ئەمنیەتی پاراستی ناوچەکان لەلایەن ئەو هێزانەی کە لەوێ با بڵێم لە پۆلیس لە ئاسایش کار دەکەن هەمی حکوومەت هەرێمی کوردستان تەمویل دەکاتن وەروەها ئەو ڕێگانەی کە بۆ ئەو دەچێت واتە پرانی ئەو سێکتەرانی کە باسکران حکوومەت هەرێمی کوردستان کەڤەری دەکاتن دەمێنێتەوە بەشێکی کەمی ئەو با بڵێم ئەو فەندەیە لەلایەن ڕێکخراوەی دەوڵەتەکان بە تایبەتی کۆمیسیۆنی باڵای کاروباری پەنابەران UNHCR دابین دەکرێتن کە بە حقیقەت زیاتر بابەتە ئیداریەکانە واتە ینی ئەدمنستریتیڤ کەمتر دەچێتە بابەتی خزمەتگوزاری کە حکوومەت هەرێمی کوردستان دابین دەکات بەڵێ کاکە عەلی دەمەک و ئەف ئالیکاریە بۆ هەرێما کوردستانê بۆ ئەوەرە پەنابەرن لە ناو هەرێما کوردستانێدا خوا لە کێمبوونێدایە ئەف کێمبوونا و ڕووددا ژ ئالی ڕێکخراوی ناودەوڵەتیڤە بەردەوام بەرەف داکەتنێ کێمبوون مەزنتر دەبە یان لەسەر حەدێکی ڕاوستایە لە ڕاستیدا پێ بەپێ قۆناغ بە قۆناغ ئەو با بڵێم ئەو فەندە نێودەوڵەتیانە کەمی کردووە و ڕێکخراوەکانی نێودەوڵەتی و ئاژانسەکانی نەتەوەیە گرتووەکان قۆناغ بە قۆناغ هاوکاریەکانیان بۆ ئاوارە و پەنابەران کەم کردوێتەوە هۆکاری ئەساسیش بۆ کەمکردنەوەی ئەو با بڵێم فەندە نێودەوڵەتیانە ئەو کوژمە نێودەوڵەتیانی کە دابین دەکرێت بۆ دۆسیی مرۆیی لە هەرێمی کوردستان وەروها لە عێراق بە شێوەیەکی گشتی بریتە لەوەی کە وڵاتانی کۆمەک بەخش کەمتر پارەکانیان دەدەنە ئاژانسەکانی نەتەوەیە گرتووەکان بۆ ئەوەی کاری فرێت ڕەسی مرۆیی بکەن لەو ناوچانەی کە با بڵێم
ئاواری لێ یاخود پەنابەرەکانی لێە و هۆکارێکی دیکە دەگەڕێتەوە بۆ ئەوەی کە عێراقێک کە لە وڵاتانی کە بەڕاستی لە ناوچەکە بە وڵاتێکی دەوڵەمەند و وڵاتێکی نەوتفرۆش ناوزەند دەکرێت و کاشێکی زۆر ئەوەی کە پێڵێن کاش ڕڤن و لە بانکی مرکزی عێراقەیە بۆیە کاتێک کە ئەوان دێن ئەو معادلانە حساب دەکەن عێراق وەکو وڵاتێکی دەوڵەمەند کە پێویستە بۆ خۆی کۆنتریبیوشن و وەروها هاوبەشی نێودەوڵەتی بکاتن بۆ یارمەتیدانی وڵاتانی دیکەی هەژار نەک بێ داوای فەند بکاتن بۆ ژمارەیەکی دیاریکراو لە ئاوارە و پەنابەران. بەداخەوە حکوومەتی اتحادی بەتایبەتی وەزارەتی کۆچ و کۆچبەران کە وەزارەتی معنیە بەو مەلەفە کەمتر وەڵام دەرەوەی ئەو دۆسیە مرۆیی بە لە هەرێمی کوردستان و زیاتر وەکو دۆسیەکی سیاسی و کارتێکی سیاسی سێری ئەو مەلەفەی کردووە. بەداخەوە کاتێک کە دەبینین ئاوارەکان پرانی ئەوانە خەڵکی عێراقن خەڵکی باشوور و ناوەڕاستی عێراقن کە ژمارەیان زیاترە لە 9 ملیۆن کەس 624,000 کەس ژمارەیەکی زۆرە کە بە حقیقت حکوومەتی عێراق پێویستە وەڵامدەرەوەی ئەو پێداویستە مرۆیانە بێتن و وەزارەتی کۆچبەران پێویست بوو ورتر و حەکیمانەتر تعامل لەگەڵ ئەو دۆسیە بکاتن هەتاوەکو زەمینەی گەڕانەوەیەکی ئارەزومەندانەی پڕشکۆ بۆ ئەو ئەوارانە دەڕەخسەی پێویست بوو سەرجەم خزمەتگوزارە مرۆیەکانن بۆ دابین بکاتن وەکو دۆسیەکی تەواو ئینسانی و مرۆیی سەیری ئەو مەلەفەیە بکە. باشە ئەگەر حکوومەتە عێراقێ بگوتنەوە ئالیکاریان وەک پێویست پێشکەش ناکەتن بۆ ئەوەرە و پەنابەرن لە هەرێما کوردستانê لەگەڵ کێمبوونا ئالیکاریە ناودەوڵەتیژی بوشاییەک دروست دەبە کیوێ بوشایەتیە پڕ دەکەتن دوێ دەمێدا ژ عێراق هیچ ڕوڕێکی ناگیرێت طبیعی حکوومەتی هەرێمی کوردستان لە ڕاستیدا نەخێر کە حکوومەتی اتحادی کە ئێمە دەڵێن وەزارەتی کۆچبەران لەبەر ئەوەی ئەو دۆسیە لەلایەن حکوومەتی اتحادیەوە لەلایەن وەزارەتی کۆچبەرانەوە سەرپەرشی دەکرێت لە چوارچێوەی ماندەیت و یاسای ئەو وەزارەتەیە بەڵام بەداخەوە دەبینین کە ئەوان مەسئولیەتی ئەو دۆسیە هەڵناگرن لە کاتێکدا کە ئەو مەسئولیەتێکی اتحادیە حکوومەتی هەرێمی کوردستان بەڕاستی وەکو دۆسیەکی مرۆیی سەیری ئەو مەلەفەی کردووە و سەرجەم پێداویستەکانی بۆ دابین کردوون و تەنانەت ئەوانەی کە لە ناو شارەکانی هەرێمی کوردستان دەچین کە ژمارەیان 70% کۆی گشتی ژماری ئاوارە و پەنابەرانە سودبەندن لە سەرجەم خزمەتگوزارەکانی کەرتی گشتی لە تەندروستی لە ئاو لە ڕێگاوبان لە پەروەردە لە مەسەلەی هاتوچۆ لە مەسەلەی دەستگەیشتن بە خزمەتگوزاری یاساییەکانیان لیگەل پرۆتەکشن و ئەو بابەتانە هەمیشە حکوومەتی هەرێمی کوردستان ئەو دۆسیە وەکو دۆسیەکی مرۆیی بینیوە و سەرجەم پێداویستەکانی بۆ دابین کردووە. بەداخەوە وەزارەتی کۆچبەران کەمتر وەڵام دەرەوەی ئەو دۆسیە بووە و هەمیشە با بڵێم وەکو کۆمیدیایەکی تراژدیدی باسی ئەوە دەکرێت کە وەزارەتی کۆچبەران مامەڵە لەگەڵ دۆسیەکە کردووە. باشترین نمونە لە ماوەی ڕابردوو بەشێک لە پارسێڵی پێداویستی پاکردنەوەی بۆ ئاوارەی کەمپەکانی هەرێمی کوردستان دابین کرد. بەداخەوە سەرج بەشێکی ئەو بابەتانەی کە لە پارسێڵەکەدا هەبوو تەنانەت لە تاقیگەی با بڵێن بەکارهێنانی شیاوی مرۆڤیش نەبوو واتە بەکار نەدەهات با بڵێن بۆ مرۆڤ ینی ئەوەش جۆرێکە لە خەم و ناسۆرێکی گەورە کە بەڕاستی حکوومەتی اتحادی بەو جۆرە مامەڵە لەگەڵ دۆسیە بکە. ڕێزدار عەلی سەعید ڕێڤەبەرێ داتا و زانیاریان لە ناوەندە هەفئاهەنگی و قەیرانان لە وەزارەتە ناوخۆی هەرێما کوردستانê زۆر سپاس بووە.